ئەچینە هەڵەبجەی خۆشەویست و باس لە چوارەمین دیداری ئەدەب و کللتوری هەورامانەکەین. دیارە یەکێکە لەو چالاکیانەی کە ئەمساڵ بە خۆشحاڵیەوە بۆ چوارەمین ساڵە لە نێو هەڵەبجەی خۆشەویستە. ئەم با بڵێن فستیڤاڵی خۆت بڵێم چالاکیە و پانێڵ و دیدارە بەڕێواچێت کە ساڵانە بە شێوەیەکی گشتی بەشێکی زۆر لە نووسەران و ئەدیبانی ئەو ناوچەیە وەروە مامۆستایانی زانکۆش با بڵێن بەشداری تیاکەن بۆ ئەم ساڵیش چەندین پانێڵ وەروە توێژینەوەی زانستی پێشکەشکران و دەرفەتێکی زۆر باشە ساڵانە بە تایبەتیش بۆ گرنگیدان بە فەرهەنگ و کللتور و با بڵێن بەشێک لە تایبەتمەندی ناوچەی هەورامان. لە فەڕەنسا بۆ ئەشکەوتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتی سعودیا لە یەمەن لە بلادی شام لە ئەنادۆڵ لەم ئێرانەی تەنیشتی خۆمانە کە دامەزراوەی کەریمی عەلەکە لە هۆڵی مۆنۆمنتی شەیدانی هەڵەبجە بە ئامانجی زیاتر دەرخستنی لە نەگەش و دیارەکانی کللتور و فەرهەنگی هەورامان چوارەمین دیداری خات و جیهانتارە خانمی پاوە ڕێکخست. دیدارەکە بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایانی زانکۆ و توێژەران و کەسانی ئەکادیمی و نووسەران و ڕۆشنبیران بەڕێوەچوو. دیدارەکە بۆ ماوەی یەک ڕۆژ بەردەوام بوو، 3 پانێڵ تێدا ئەنجامدرا و دەیان توێژینەوەی زانستیش پێشکەشکران. دامەزراوەی کەریمی عەلەکە ئامانجێتی لە پێنجەمین دیداری هەوراماندا زۆرترین گرنگی بەلایەنە شاراوەکانی تری هەورامان بدات. دوو جۆر وێنەمانەیە بەر نزیکەی 200 ساڵێک بەر لە ئێستا ئەیبوو بە مەناوتنی شوێنەوە لە چوارچێوەی ڕێکخراوەکانی ئامانج لە ڕێخستنی ئەم دیدارە قسەکردن و گفتوگۆکردن لەسەر ئەدەب و کللتوری هەورامی و ساڵانە ئەمە بۆ بەنەریتێک لای دامەزراوەی کەریمی عەلەکە و بەنیازە لە ساڵانی داهاتووشە هەر گرنگی پێ بدات و هەر بەردەوام بێ ئەم دیدارە بۆ ئەوەی کە بتوانین لێرە هەم توێژەرانی باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان و هەردوو هەورامانی ئەم دیوە دوو پێکەوە کۆکەینەوە و بیکەین بە بۆنەیەکی کۆمەڵایەتی ئەدیب و نووسەران و عاشقانی ئەدەب و فەرهەنگ و کللتوری هەورامی لە تەواوی شارەکانەوە لێرە کۆبکەینەوە و گفتوگۆ بکەین لەسەر ئەو میراتە دەوڵەمەند و گەورەی کە لە باو باپیرانمانەوە بۆمان بەجێماوە هەم بۆ ئەوەی کە بیکەین بە بابەتی گفتوگۆوە هەم بەشێک لەو میراتە دەوڵەمەند و گرنگەش بگوازینەوە بۆ نەوەکانی داهاتوو کە بزانن کورد ڕاستە لە کۆمەڵی زار و بنەزار پێگاتووە بەڵام کۆکراوەی ئەم زار و بنەزارانەکە هەورامی پشکی شێری لە دەوڵەمەندیا بەرەکەوێ یارمەتی ئەوەدا کە کورد زیاتر زمانەکەی دەوڵەمەند بێ فەرهەنگەکەی دەوڵەمەند بێ و هەموو ئەمانش لەم توێژینەوانەیە کە کۆکراوەتەوە کراوە بە کتێب ئەبێتە سەرچاوەیەکی باش لە ناو کتێبخانەی کوردی بۆ ئەو توێژەر و کەسانی کە یانەوێت دەربارەی ئەدەب و فەرهەنگ و کللتوری هەورامی توێژینەوە بکەن. ڕەتی کەمەوە بە بابەتەکەەوە شوێنەوارە نەگوازراوەکان ئەوانن کە چەندێکە ئەکرێ فراوانتری بکەین شوێنەوار چەندین جۆری هەیە دامەزرێناری لێو زانستەکیان بۆ کە یەگەڕێتەوە ئەگەر بە کوردی بەسەرمانەیە تێپەڕێناڵین شوێنەوار جۆرا و جۆرە لە ڕێگەی ڕاستەوە خۆ بڵێن بۆ فڵان سەردەم یا بۆ فڵان زەمان یا بۆ فڵان کات بالتەحدید ئەگەڕێنەوە بەڵکو ئەمانەش هەموو هەڵێنجاندن و خەمڵاندن و بەراوردکاریە ئەمە وەکو شوێنەوار ناس ئەی شوێنە لە چەند ڕستەیەکە ئاماژە بۆ ئەکەین کە شوێنەوەرە زەر خودی ئەو کەسەیە کە بە شێوەی